خوێندنگەکان هەموو چۆڵن. مەترسیەکانی ڤایرۆسی کۆرۆنا ڕێگرن لە کردنەوەیان. بۆ تاوکردنی پرۆسەی خوێندنی 2019-2020 وەزارەتی پەروەردە سیستمی خوێندنی ئەلکترۆنی بە تەنها ڕێگە دەبینێت بۆ نەفۆتانی خوێندن. کولی قوتابی خوێندکارێ لە ناو قوتابخانەی ئەلکترۆنیا حزوری هەیە بە پاسوەردێک دەچێتە ناوی. ڕێگریەکانی ئەمە کە خەڵک قسەی زۆر لەسەر دەکا دیارە هەن. بۆ نمونە مەسلەی کارەبا، مەسلەی هێڵی ئەنتەرنێت بەخۆشحاڵیەوە ئەمە چارەسەر کراوە. قوتابخانەی ئەلکترۆنیە خوێندنی ئۆنلاین نییە، یعنی قوتابی و خوێندکار لە هەچ کاتێکا خواستی بێ دەکرێت ئەو کاتە بچێتە ناو ئەو پۆلەیەوە کە دراسە وانەکانی تیادانراوە. لەبەرەوە وابەستە نییە بە کاتێکی دیاریکراو. مامۆستایانی شارەزانی پەروەردەی دەڵێن هێشتا زووە باس لە سەرکەوتووی خوێندنی ئەلکترۆنی بکرێت، بەڵام وا دەیبینن ئەم سیستمە دەمەزەرکردنەوەی خوێندکارانە بەوانەکانیان. کاتێک کە ئەو مادانە وەزارەت دای بەزان هەموو مادەکان دائەبەزێنرێت، ئەو وەختە ئێمە لینکەکانمان داوە بە خوێندکار. کۆدی مامۆستا و لینکی لای مامۆستاش هەیە، ئەو مادەیە خوێندکارە چێتە ناو مادەکەوە ئەی خوێنێتەوە سێرێکێکا متابعەیەکە. ئەگەر هەر پرسیارە هەر شتێکی هەبوو لە ڕێی سێ طریقەتەوە ئەتوانێ بەشدار بێ لەگەڵ مامۆستاکەیە، یا بە سەوت، یا بە ڤیدیۆ، یا بە نووسین. خوێندنی ئەلکترۆنی ئەمە شتێکی ناچاری بوو لەم کاتاکە ئەم نەخۆشیە ڕوبەڕووی جیهان بووەتەوە، بە تایبەتی کوردستانی ئێمەش بەشێکە لە جیهان. بۆ ئەوەی خوێندکارە ئەزیزەکانمان بێبەش نەبن لەو زانستە ئەم بەرنمەیەدا ڕێژراوە و ئەم بەرنمەیە بە دڵنیاییەوە جیاوازێکی زۆرە لەگەڵ ئەوەی کە تۆ خوێندکارێ لە بەردەستا بێت و ڕۆژانە خۆ دەرسی بۆ شەرحکەی و خۆت تەوجیهاتەکانی بیتیە. شەش ڕۆژ زیاترە ڤایرۆسێکی بچووکی نەبینرا و کۆرۆنا ڕێگە نادات خوێندن ئاسایی بێتەوە لە کوردستان. بەڵام وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرنامە و پلانێکی نوێیدا بە سیستمی ئەلکترۆنی دەیەوێت جارێکی دیکە خوێندکاران و مامۆستایان کۆبکاتەوە و پرۆسەی خوێندنی ئەمساڵ نەفۆتێت. ئاوەڕا لەگەلی کوردستان، سلێمانی.